مناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە سەدانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان دەکەین سەرۆک کۆماری تورکیا بۆ بەغدا و بۆ هەولێر دیارە سەدانەکە بە یاوەری وەزیری دەرەوە هاکان فیدان هەروەها وەزیری بەرگری وەزیری وزە و سەرۆکی دەستگای متیشە و لەگەڵ حکوومەتی عێراقی زیاتر لە 24 یاداشت واژۆ کراون جگە لەو هەندێک ڕێکەوتنیش کراوە ڕێکەوتنی چوارچێوی استراتیژی لە بواری وزە ئابووری ئەمنی هەروە لە بواری ئاویشدا ڕێکەوتن کراوە لەگەڵ کۆمەڵێک لێک تێگەشتنیش کراوە لە بینی عێراق و تورکیا لە بوارە جیاوازەکاندا و ئەم ئێوارەش ڕەجەب تەیب ئەردۆغان سەدانی هەولێری کرد و وابرێ لەگەڵ بەرپرسانی هەرێم کۆبێتەوە ئەجێندای سەدانەکەی چی لە خۆ دەگرێت لە ڕووی ئۆپەراسیۆنی سەربازی بێت ئایا هیچ ئۆپەراسیۆنێکی سەربازی گەورە ڕوودەدات و سەبارەت بە ڕێگەی گەشەش کە ئێستا عێراق لەگەڵ تورکیا خەریکە دەستی پێ دەکات گرنگی چییە و ئایا هەرێمی کوردستان هیچ سوودێکی لێ دەبینێ و پاشان سەرەسەر هەرێمیش دەکەین ئایا نەوتی هەرێم هەنار دەکرێتەوە یاخود ئەو بارودۆخی کە لە هەرێم هەیە ئایا سەدانەکەی ئەردۆغانی چ کاریگەرێکی دەبێت ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستای زانکۆ شارەزای کاروباری تورکیا لە ستۆدیۆ هەروە لە هاوڕێی شەو دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ وەزیر و لێکۆڵینەوەی ستراتیژیک قسە لەسەر پرسان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک دکتۆر بەخێر بێن لە بەڕێستان دەست پێ بکەین سەبارەت بە سەدانەکەی هۆکاری هەرە سەرەکی سەدانەکەی ئەردۆغان بۆچییە و هیچ هۆکارێکی شەیە کە لەم کاتەدا سەدانی عێراقی کردووە پێشتر ئەم سەدانە نەکراوە بە ناوی خوای گەورە میهرەبان سوپاس بۆ کەناڵی پەیام و سوپاس بۆ بیسەر و بینەرانی بەنامەکە و کەناڵەکە بێگومان سەردانی سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان لەم ساتە وەختەدا ئەو زەمینە سازیە بوو کە لە چەند مانگی ڕابردوو لە سەردانی هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیایە بۆ عێراق زەمینە سازی بۆ کرا و ئەم سەردانە لە قۆناغێکدایە کە تورکیا ئێوێ مەترسی ئاسایشیەکانی کە خۆی لە مەترسی هەڕەشەکانی پارتی کرێکارانی کوردستان دەبینێتەوە بە یەکجاری تەوقی بداوکو یەکێک لە پرسە ئەمنیەکان و ئەم پرسەشی گرێکداوە بە پرسی ئاو پرسی وزە و پرسی پەیوەندی بازرگانی و گشت و کاڵی نێوان عێراق و تورکیا و ئێمە زانین پەیوەندی تورکیا و عێراق لە دروستبوونی هەردوو ئەو دوو دەوڵەتەوە لە سەرەتای سەدەی بیستەوە بڵین لە بیستەکانی سەدەی بیستەمەوە دامەزراوە ئەم پەیوەندیە هەبووە بەرزونزمی کردو ئەم پەیوەندیە بەڵام ئەم دوو دەوڵەتە بە کۆمەڵێک ڕێکەوتنامەی سیاسی ئابووری بازرگانی ئاوی نێوانیان پێکەوە بەستراون و ئەو بارودۆخانی کە هاتوۆتە ئاراوە لە ئێستاە و ئەو مەترسیانەی کە ئێستا تورکیا هەستی پێ دەکا کە هی چەکدارانی پارتی کرێکەرانی کوردستانە بە تایبەتی تورکیا دەیەوێت لە ڕێگەی گرێدانی بە پرسە ئاوی و پرسە بازرگانی واروە پرسەکانی ترەوە دەیەوێت و بابەتە تا ڕادێکی زۆر چارەسەری بکات لە ڕێگەی ئەو ڕێکوتنامەی کە پێوتر ڕێکوتنامەی چوارچێوی استراتیژی لەگەڵ عێراقا چارەسەری بکات. بەسکەوتۆ ئێستا تورکیا ئەمنێتی خستۆتە بەرامبەر ئاو بەرامبەر وزە بەرامبەر ئابووری لە بەرامبەر عێراقدا ئەنی ئەمنێتەکە دەگۆڕێتەوە بە پرسی تر طبعا لە ساڵانی هەشتاکاندا وەختێک مەترسی چەکدارانی پارتی کرێکەرانی کوردستان لە سووریا و لەسەر تورکیا زیاد بوو سلێمان دەمریل لێدوانێکیدا کە چۆن وڵاتانی عەرەبی مافی ئەوەیانێ نەوت بەکاربێنن تورکیاش مافی ئەوەی هەیە ئاو لە ملمانە سیاسیەکانی خۆی بەکاربێنێ و بە تایبەتیش مەبەستی لەگەڵ سووریا بوو و ئێستاش عێراق بەدەست کێشەی وشکبوونی بەشێکی زۆر لە ناوچە کشت و کاڵیەکان و سەرچاوەکانی ڕووباری دیجلە ڕاستەخۆکە لە تورکیا ڕژێتە ناو عێراقەوە ڕووباری فورات لە دوای ڕژان بۆ ناو خاکی سووریا لێەوە بە عێراق دەناڵێنێ و ڕووبەرێکی زۆر لە زەوی خاکی عێراق وشکانیە بەوەی پرۆژەی گاپەوە کە تورکیا چەند ساڵێک لەمە پێش خەریکی بنیادنانێتی بە تایبەتی لەسەر ڕووباری فورات و لەسەر ڕووباری دیجەش بەنداوی ئەلیسۆی جێبەجێ کردو ئەمە وای کردووە کە تورکیا وەکو کارتێکی فشار بەرامبەر عێراق و چۆن لە ڕابردوو لەگەڵ سووریا بەکارێنەوە لەگەڵ عێراقیشا لە ڕابردوو ئێستاشدا بەکاری بێنێ بۆ چارەسەرکردنی ئەو گیرروگرفتانەی کە گیرروگرفتی ئاسایشین لە بەرەوەی بەشێکی زۆر لە بوارەکانی تری وزە ئامانج لە ئاسایشی وزەی تورکیا جگەل لە تەنەوەعکردنی سەرچاوەکانی وزە لە هەمان کات تا سوود لێوەرگرتنێتی بۆ چارەسەرکردنی پرسە ئەمنیەکان کە بە تایبەتیشی مەبەست لێی مەترسی بزوتنەوەی زگاری خوازی کورد و بزوتنەوەی چەکداری کوردەکە پەکەکەیە بۆیە ئێستا عێراق لە دۆخێکایە کە بەدەست کێشەی ئاو ئەناڵێنێت تورکیا ئەمە بە دەرفەت ئەزانێ بۆ ئەوەی لە ڕێگەی پێدانی
تێڕژانی ئاوی زۆرەوە بە عێراق بەڵێن بدا کە بەشداری ئەو پرۆسە سەربازیە چەکداری کە تورکیا بانگەشەی بووەکە کە لە مانگی 5 ئەنجامی ئەداد لە ناوخاکی عێراق دژی چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان لە منتیقەی سنجار لە مەخمور وەروە لە چیای قەندیل و لەو شوێنان ئەنجامیدا عێراق بەشدار بێت. طبعاً تورکیا ئێوێ عێراق ڕاستەخۆ بەشدار بێت لەگەڵیا لە ڕێگەی ئەو ڕێکوتنامەیە و هەرێمی کوردستانش بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان بەشدارێک بێت لە داعمی لۆجستی بۆ نهێشتنی هاوکاری لە نێوان ڕۆژاوای کوردستان و ناوچەکانی سنجارە کە چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان لەو ناوچانە هەن. تورکیا سەردانەکەشی بەشێک بۆ هەولێری ژەر ئەوەیە کە ئەمانە بەشداری پێ بکات. بەڵام عێراق ڕاستە خۆ بەشداری دەکە ئۆپەراسیۆنە سەرباز. ئێمە تا ئێستا ناوەڕۆکی ڕێکوتنەکە کە نازانین بڵێن ئەمڕۆ ئیمزاکراوە لە تەنیشتی کۆمەڵێک ڕێکوتنامەی تری بازرگانی کێکێکی تر لاوانە مەسلەی ڕێگەی گەشەیەکە لە بەندەری فاو لە بەسرەوە بۆ تورکیا درێژە بێتەوە. ئێمە ناوەڕۆکە نازانین، بەڵام ئامانجی سەردانەکە ئەوەیە کە یعنی هەم پەیوەندی بازرگانیەکان تورکیا دەیەوێت قەبارەی ئەڵگۆڕی بازرگانی خۆی لە چاو ساڵی پارەکە 20 میلیارد دلار بووە بەرزتر بکاتەوە لەگەڵ عێراقا و عێراق بازاڕێکی گرنگ بۆ ساختکردنەوەی کاڵەکانی تورکی و کۆمپانیا تورکیەکان و عێراقیش بەهۆی ئەو بارودۆخانەی کە پاش ڕوخانی ڕژەمی بەعس هاتۆتە ئاراوە ژێرخانی ئابووری و بەندا و ئاودێریەکانی تووشی زەرەر بوون کە لە ئەم سەردانی ئەمڕۆ باز لۆ کراوە کە کۆمپانیا تورکیەکانی ئەو بارە بەشداری بکەن لە بنیادنانەوەی. بۆیە تورکیا ئێوێ لەگەڵ عێراقا هەم پەیوەندی بازرگانی پەری پێبدا وەروە ئاسایشی وزەی تورکیا. ئێستا تورکیا بە حکمی ئەو جیۆپۆلیتیکە وزەی کە بەناو خاکی تورکیا دەڕوا خۆی سەرچاوی وزەی کەمە لە نەوت و غازی سروشتی دەیەوێت یەکێک لە ئامانجەکانی ئاسایشی وزەی تورکیا ئەوەیە کە هەمە جۆری بکە لە دەستکەوتنی سەرچاوەکانی وزە کێکێک لەوانە نەوتی عێراقا و هەروەها لەگەڵ چۆن لە ڕابردوش کە ئێستا یەکێک لە ئامانجەکانی سەردانەکەوەیە کە نەوتی هەرێمی کوردستان و جارێکی تر لە ڕێگەی تورکیا هەنادە بکرێتەوە لە بەروی تورکیا سوودێکی زۆری لێبینی هەم بۆ ئەو کرێی کە بە بۆریەکە بە خاکی تورکیا تێپەڕە بێنەوتی عێراق هی هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقی فدرالە و هەروەها بە نرخێکی کەمتریش لە بازاڕی ژیانی داشکان بەڵێ دەستێکەوت. سوپاس دەکەم دێمە خزمەتە دەچینە هەولێر لای کاک دکتۆر عوسمان. کاکتۆر سوپاسیان بەدەبوونی بەڕێز چ دەکەین؟ دەمەوێت سەرنجی بەڕێژ بزانم سەبارەت بە تەوقیتی سەردانەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان هیچی لە دەخوێنرێتەوە کە لەم کاتەدا و دووش سەبارەت بە ئۆپەراسیۆنە سەربازی کە باز دەکرێت لە مانگی داهاتوو بکرێت. ئایا عێراق بڵێن ئەردۆغانی چی دەستکەوتووە یاخود ئەمڕۆ بڵێن ناونیشانێکی تازەمان بیست پێشتر تورکیا داوای کرد و پەکەکە بخرێتە لیستی تیرۆرەوە ئەمڕۆ عێراق باسی و کرد پەکەکە رەخراوێکی قەدەغە کراوە. بەڵێ بەناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بینەرانتان، سڵاو لە دکتۆر سەلام میوانە عەزیزەکەت. مامۆستاگیان خۆی بۆچی تەوقیتەکەی ئستەیە خۆی ئەم زیارەتە چەند مانگێکە زەمینە باشی بۆ یەکرێت. زۆر جەنابتان ئاگادارن و چەندەها وەزیری تورکی هاتن بە تایبەتی وەزیری بەرگری، وەزیری پیشەسازی، وەزیری با بڵێن وزا تورکی هاتن. ئەو شتانە بە دوور و درێژی ئەتوانم بڵێم ئەمە 16 مانگە بۆ ئەم زیارەتە زەمینە خۆشکردن ئەکرێت. طبعاً بەڕاستی هەروەکو هەردوو لاوتیان وەز بەشێکی زۆری لە چاودێران ئەڵێن ئەمڕۆ ڕۆژێکی تازەیە لە مێژووی پەیوەندیەکانی تورکیا و عێراق. بەڕاستی ئەو ئەگەر بێت ئەو یادداشتانەی کەوا ئەمڕۆ وتیان 24 بەڵام لە حقیقەتدا ئەگاتە تەقریبەن 200 تێگەشتن و پرۆتۆکۆڵ و ئەمانە نووسرا چووکە ڕەجەب تەیب ئەردۆغان تەنها خۆی نەبوو، تقریبەن 20 وەزیر و یعنی فەنی لەگەڵیا بوو. ئەمە پەیوەندیەکانی عێراق و تورکیای بردا ئاستێکی ترەوە لە بواری ئەوەی کە زیاتر عێراق پێویستی پێێتی ئەوش ئەوەیە عێراق ئەمڕۆ لە ژێر فشاری ئەمریکا ئەیەوێت ئەبێ ئابوووریەکەی بە تایبەتی مەسەلەی وزا و چەند شتێکی تر لە ژێر فشارە لە دووەلی عەرەبیەوە وا لە
ئەمریکاوە پەیوەندیەکانی عێراق لەگەڵ ئێرانە کەم بکرێ لەبەرەوە ئەگە سێر بکەی ئەم با بڵێن ڕێگای گەشە پێدان کێتەوەقعی کرد 4 وڵات کردیان عێراق و تورکیا و قەتەر و ئیمارات یعنی معنای پارەی ئیمارات و پارەی قەتەر ئەم مەشروعە جێبەجێ ڕۆڵیە بێ لە جێبەجێکردنی ئەم مەشروعە کە تقریبا 12 بلیۆن دۆلارە عێراق بەمە بەڕاستی ئابوووریەکەی ئەچێتە ئاستێکی ترەوە ساڵانە ئەگەر ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ تقریبا 5 بۆ 6 بلیۆن دۆلاری بۆ دێت ئەمە باڕاستی داهاتێکی زۆر باشە بۆ عێراق کە غێر داهاتی نەوتە ئەمە چییە بە کورتی خەتی ئاسنە خەتێکی ئاسنە بە گوێرەی ئەو شەریکاتانەی کە ئەیکەن 300 کیلومترە لە سەعاتێکە و ڕێگای وشکایی لە بەندەری فاوە تاکو ئۆباکوێ کە تاکو سنووری تورکیا یعنی ئەمە لە زۆر بوارەوە هەڵی کار هەم لە ناو عێراق هەم لە ناو تورکیا دایان هەزار هەڵی کار دێتەکایەوە ئەمە بۆ تورکیا زۆر گرنگە بۆچی ئەمڕۆ ئێمە ئاگادارین ئەردەغان و پارتەکەی بە شکستی لە هەڵبژاردنێک دەرچوون ئەم شکست هەڵبژاردننی بەلەدیاتەکان بوو ئەمە ئۆردۆغان پێویستی بە دەستکەوتێکە دەستکەوتێکی سیاسی دەستکەوتێکی ئەمنی دەستکەوتێکی ئابووری ئەم سەرکەوتنە ئابوووریە ئەگەر بێت ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ یاعین بەڕاستی بۆ تورکیا لە بواری ئابووری و دەستکەوتێکی زۆر گەورەیە اینجا دێین بۆ عێراق هەروەکو مەبسەلام ئاماژەی پێ کرد عێراق کێشەیەکی زۆر گەورەیە لەگەڵ ئاو حتا لە کاتی سەدام حوسێنەوە ئەم کێشەیە بوو بەڵێ فەرموو لەسەر ئاوش قسە دەکەین بەدەسەرە و ڕێگەی گەشە پێدان ئێستا دەڵێن لە قۆناغی دیزایندایە وا بڕیار تا 2028 تاوا بکرێ باسی سوودت کرد بۆ تورکیاوە بۆ عێراق و هەرێم زیانی هەیە بۆ هەرێم چونکە بە پێی و نەخشەی کە دیارە بە 11 پارێزگا تێپەڕی وەز بە هەرێمدا تێپەڕ نابێت اینجا مامۆستا من ئەمڕۆ لە چەند چاو پێکەوتنێکە ئەوەم وت بە وسەر لە نوێش دووبارەیەکەمەوە زۆر بەداخەوە سەرکردایەتی کورد وەرە تۆ سەرۆک کۆمارت کورد بێ وەزیری دەرەوەت کورد بێ وەزیری ئاوەدانیت کورد بێ 6 ئەندام پەرلەمانتە بێ ئەمە تقریبا 16 ساڵە باسی 16 مانگە باسی ئەم پرۆژەیە کرێن هیچ ئاگاداری ئەوە نەبن کە ئەم پرۆژەیە لە ڕاستیدا ئەمە لە حقیقەتدا لە هەشتاکانەوەیە کراوە و ئەمڕۆ سەر لە نوێ زندیە کرێتەوە یعنی بەڕاستی تەهمیشی هەرێمی کوردستانەکە یعنی هەرێمی کوردستان یەک سوودێک لەمە نەک سوود وەرناگرێ ئەگەر بێت جێبەجێ بکرێ ئەوە ئیبراهیم خەلیل کە ئەمڕۆ دەرگای تورکیایە بۆ نەک بەس بۆ عێراق بەڵکو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو دەرگایە ئەمرێت دوای شتێکەیە ئەمڕۆ ئۆردۆغان لە پەیامەکەی وتی ئەم ڕێگایە پێویستی بە پارێزکردنەیە ئەبێ سوپا هەبێ بیپارێزێ ئەگەر سێری خەریتەی ئەم سوپایە بکەی ئەم ڕێگایە بکەی تەنها دا بۆ 12 کیلۆمەتری لە سەحێلەوە لە لای سنجارەوە با بڵێن لای زومارەوە تاکو فشخابور بەدەستی کوردەدا بۆ 12 کیلۆمەتر و حتا ئەمڕۆ هیند ناوچیە ئۆردۆغان تەلمیحی کرد ئەگەری هەیە سوپایەکی تورکی و سوپایەکی عێراقی هاوبەش ئەو ڕێگایش بگرن یعنی ئەمە بەڕاستی تەهمیشکردنی هەرێمی کوردستانە و ئەمە ئەوە بەڵگەیە بێنەوە سەرکردایەتی کورد بەڕاستی زۆر خەریکی شتی لاوەکین و دابشکرد و ئێکترازانی ماڵی کوردی وای لێ کردووە کە لە ئەولەویاتی حکومڕانی بەڕاستی زۆر شکست بێنن ئەمە شکستێکە لە شکستەکان بەڵام یعنی سەرکردایەتی کورد ئەمڕۆ بەوە شانازیەکە کە ئۆردۆغان هاتووە بۆ هەولێر بەڕاستی هاتنی ئوردۆغان وەکو سەرۆک کۆمارێک لە کاتێکە کە ئێمە ئەبینین حکوومەتی مەرکەزی ئەوەی لە باغان ئەیانەوێت سنوور قوارەی هەرێم زۆر سنووردار بکەن و حتا زیارەتی ئوردۆغان حتا 2 ڕۆژ بەلە ئیستا عێراقیەکان موافق نەبوون لەسەری لەبەرەوە ئوردۆغان 3 ڕۆژ بەلە ئیستا وتی ئەگەری هەیە
هەولێر ببینم لەبەرەوە بەڕاستی ئەمە من نابینم هیچ دەستکەوتێکی بە تایبەتی ڕێگای گەشە پێدان هیچ دەستکەوتێکی بۆ کوردی تیابێ مامۆستا. باڵ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەت لەسەر پرسیایش قسە دەکەین کاک دکتۆر سەوارد بە پرسی ئەمنی ساردۆغان لە هەولێریشە بەس ئەوان دەرم حکوومەت هێرێم دادنین وەکو حکوومەت کە هاتوونە هەولێر چکە باز بکە تا ئێستا نوێنەرایەتی حکوومەت هێرێم لە تورکیا بوونی نییە ئەوەکی شە بوو سەوارد بە هەڵواسینی ئاڵای تورکیا لە قەڵای هەولێر ئەم پرسە چۆنە ئایا پرۆتۆکۆلی یاخود هەندێکیان دەڵێن پرۆتۆکۆل هەندێکیان دەڵێن نەخێر نابێ شوێنێکی مێژوویی ئاوای لێ بکرێت لە ڕاستیە خۆی لە ڕووی عورفی دیبلۆماسیەوە ئێمە هەرێمێکی فدرالین و لە ڕووی زۆر پێدراوی ترەوە پێم وابێ لە ئاستێکی تەندروستە مامەڵە نەکرا لەگەڵەوە پرساوە هیچ زەرور نەبوو قەڵای هەولێر بەو شێوەیە شێواز و ڕێگەی تری عورفی دیبلۆماسی هەیە بە تایبەتیش قەڵای هەولێر قەڵایەکی مەوەست دەکرد لە شوێنی تر بێ لە قەڵانە بێ ڕێگەی تر هەیە شێوازی دیبلۆماسی بۆ پێشوازی هەیە ڕاستە مەسەلەن ڕەجەب تایب ئەردۆغان سەر و کۆماری تورکیایە و بەکامل مەسەلەن هێز و وەزیرەکانی و سەردانی هەولێرەکە بەڵام ئوسلوبی تەعاملکردنی دیبلۆماسی هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بە تایبەتی بەو شێوازی لە قەڵای هەولێرە تەندروست نییە و لە ڕووی شعوری قەومی کوردەوە بینیمان مەسەلەن چ ڕنگدانەوەیکی خراپی هەیە و ئەکرا بە شێوازی لە سلێمانیش وابرێ بخۆ پیشاندانێک بکرێ هەندێک چالاگۆنە بەدەمنووسنگی پەرلەمانی عراقی کێتیش لێرە ڕێگری لێکردەوە ڕاستە ئەوە بەڵام ئێمە مەبەستمان لەوەیە یعنی ئەکرا بە شێوازی تر و تایبەتی قەڵای هەولێر دیارە قەڵایەکی دێرینە و ڕاستە مەسەلەن تورکمان لە هەولێریش وجودیان هەیە بەڵام بەم شێوازە ئەکرا بە عورفی تر و بە شێوازێکی دیبلۆماسی پێشوازی بکرێت لە هاتنی نەک بەو شێوازەی کە ڕنگدانێت چکە ئێمە ئەزانی مەسەلەن لە تا پێش هاتنی مەسەلەن ڕەجەب تایب ئەردۆغان درۆنی تورکی مەسەلەن هاوڵاتی کورد ئەکوژێ لە ناوچەکان و تقریبا هەر لەم هەفتەیە بوو کە هاوڵاتی مەدەنی مەسەلەن لە منتیقەی سنووری پارێزەی سلێمانی لە ناوچەکانی منتیقەی بادینانە ئەوانە هاوڵاتی مەدەنی شەهید بوون هیچ ڕەبتێکیان بە وجودی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان و نییە بۆ یەکرا و عورفە دیبلۆماسیە بە ئوسلوبی تر ببێ پێویست بە حکوومەت هێرێم ئێستادانی پێدادنین یاخود پەیوەندیکە زیاتر لە ڕاستیە خۆشەندە پارێزن لە ناوهێنانی حکوومەت هێرێم وەکو حکوومەت تاوان ئێمە زانین لە ماوەی ڕابردووشدا تورکیا هەرێمی کوردستانی بۆ گرنگە لە چەند ڕوویەکە لە ڕووی ئەمنی کە تورکیا بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان بە حکمی جیۆپۆلیتیک و هاوسنووری ناوچەکانی کوردستان لەگەڵ ناوچەکانی تورکیایە لە ڕووی بازرگانی کە دەواازەی ئیبراهیم خەلیل لەبێوەیە و هەروەها لە ڕووی بوونی سەرچاوە دەرامەتە سروشتیەکان لە هەرێمی کوردستانە کە نەوت و غازی سروشتیە کە کاتی خۆی ئاشتێورامی مەسەلەن داوای کرد و کۆمپانیا تورکیەکان بێن ئێرە بۆ بەرهێنان لە کێڵگەی نەوتەکان بکەن و ئێمە ئەزانین کە لە ماوەی ڕابردووە تورکیا یەکەمین دەوڵەت بووە کە سوودمەند بووە لە دەرامەتە سروشتیەکانی هەرێمی کوردستان بە نرخێکی زۆر کەم دەستی کەوتووە و هەروەها باز لە ڕێکوتنامەی 50 ساڵە ئەکرێ کە بە نرخێکی زۆر کەم لە چاو نرخی بازاڕە مەسەلەن نوتی پێدراوە تورکیا لەم ڕۆ بۆی گرنگە نەگوەکو اعترافکردن و تورکیا تعاملکردن لەگەڵ هەرێمی کوردستانە وەکو ناوچێکی فیدرال لە چوارچەوەی عێراقا نەک وەکو پەیوەندی نێوان دوو حکومەت نێوان هەرێم و لە نێوان بەغدا هەولێر کەمی بۆ گرنگترە ئێمە زانین عێراق دەوڵەتە لەسەر ئاستی نێودەوڵەتی سەروەری هەیە لە ئەنجومەنی ئاسایی شوونەتی وەگرتوەکان سیادی خۆی هەیە و موقعی خۆی هەیە هەرێمی کوردستان هەرێمەکە لە زمنی هەرێمێکی فیدرال لە زمنی عێراقدا وەگوتم تورکیا دەیەوێت تەنها سوود لە لایەنی ئەمنی مەسەلەن هەرێمی کوردستان و تایبەتی پارتی دیموکراتی کوردستان وەک پارێزەری ئەو ناوچە سنووریانە تعاملی لەگەڵا بکە لە هەمان کاتا سوود وەربگرێت دەرامەتی سروشتی هەرێمی کوردستان کە نەوت و غازی سروشتیە لە ماوەی ڕابردوودا لە بۆی بڕیاری دادگای پاریسەوە ڕاوەستا کە لە بەغداوە بسەن ئەم سکاڵایە تۆمار کرا ئێستا تورکیا ئەوێت کە زیانێکی زۆری بەرکەوتە تورکیاش لەبەرەوەی سوودمەند ئەو سوودمەند یەکەم بوو ئێستا ئەوێت ئەو نەوتە بەگەڕ بخرێتەوە بۆی سوودی لێبینێ بۆیە بە ڕاستی تعاملکردنی تورکیا لەگەڵ ئێمە لە ڕاستیدا پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا گرنگە ئێمە پێویستە بەو چاوە سەیری تورکیا بکەین کە دراوسەیەکە لەگەڵ ئێرانیش بە هەمان شێوە کە دراسی هەرێمی کوردستان ناوچەیەکی زۆری جوگرافی بەو سنوور هاوبەشەیە لە نێوانیانە و نەتەوەی ئێمە کە بەشێکی دابشکراوەتە سەر ئەو وڵاتانە پەیوەندی هەیە بەڵام پێویست ئەم پەیوەندیانە لەسەر بنەمای پەیوەندی سیاسی بازرگانی ئابووری ئاسایشی تەندروست بێ
نەک مەسەلەن ینی تۆ ڕۆژانە درۆنی تورکی قەسفی ناوچە کوردەکان بە هاوڵاتی مەدەنی شەهید بکە تۆ مەسەلەن قەڵای بۆ ڕنگڕێژ بکەی بۆ شێوازە بۆ ئاڵا پێویست بە ئۆپراسیۆن تعاملە بەڵێ پێویست بە ئۆپراسیۆن کاکتۆر چاوەڕوان کرا ئۆپراسیۆنێکە چکە باسی ئۆپراسیۆنی ئاوشکانی ڕۆژێک ڕوودا لە ناوچەی سلێمانی کێتیش بڵێن لە قەندیل بێ لە سێ ئاسۆز بێ لەم ناوچانە ڕووبدا یاخود تەناس مەسەناوی شنگال باست کرد کە دایانێ ڕۆژاوی کوردستان دابڕن لەگەڵ شنگال کە سەپەکەش لەوێ بڵێ هێزەکانی سەربەکە لێ بوونیانەیە تەناو ناوچان دەگرێتەوە یاخود لەگەڵ سنووری بادینە سلێمانیش دەگرێتەوە خۆی یەکێک لە ئامانجەکانی سەردانی ئەردۆگان بەم شێوەیە لەم تەوقیتەیە ئەوەیە کە چوانی مەودای ئەو پشتێنە ئەمنیە بگاتە 40 کیلۆمەتر بۆ ناو خاکی عێراق و هەرێمی کوردستان بۆ ئەوەی زۆرترین مەترسی چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان لەسەر ئامانجە سیاسی و سەربازیەکانی خۆی کەم کاتەوە. ئێمە دووسێک بربەست دێنە پێشەوە لە بەردەم ئەو پرۆسەیە ڕەنگە ئەو پرۆسەیە کە تورکیا و ئەردۆگان چاوەڕێیەکە بۆ شێوە فراوانە نەتوانرێت جێبەجێ بکرێت. یەکەم لەبەرەوەی ئەم منتیقەی سلێمانی منتیقەی نفوزی ئێرانە و عێراق بەشێکە لە ینی چۆنڵی دەرگای دواوی ئێرانە دەرگای حوشەی دواوی ئێرانە و مەسلەی لە عێراقش ئێمە زانین سوپای عێراق و سوپای نیزامی ئەوەی کە وجودی ڕۆڵ و کاریگەری حەشدی شەعبیە. حەشدی شەعبیش نوعا ما ئاماژەیە بۆ وجودی ئێرانی لە عێراق و لە منتیقەکەیە و ڕاستە مەسەلەن بەرپرسانی حەشدی شەعبی لە کۆبوونەوەکانی چەند مانگی پێش و مانگی دوی ئەم ساڵە بەشداریان کردو لە کۆبوونەوەی هەردوو وەزیری دەرەوەی تورکیا و عێراقا. بەڵام تا ئێستا ینی ئاماژەی ڕوون نییە بۆی ئایا حەشد بەشداری ئەکا کە ئامانجی تورکیا ئەوەی ڕێکوتنامەیەکی ئەمنی لەگەڵ عێراقا کە سوپای عێراق پێکداڵبژان هەبێ لەگەڵ چەکدارانی پارتی کرێکەکانی کوردستان وەکوتم لە منتیقەکانی شەنگات وهروەها لە منتیقەی مەخمور لەو ناوچە سنووریانە بۆ ئەوەی دووری دەزانی عێراق ئەوە ڕاستە خۆ عێراق لەبەرەوەی وەکو وجودی چەکداریەکە حەشدی شەعبی ئایا حەشدی شەعبی تاوەکو ئێستا وتم ئاماژەی ڕوونی ڕاستە بەشداریان کردووە لەبەرەوەی حەشدی شەعبیش ئێمە زانین فەرمانی زۆر لە ئێرانە وەرەگرێ و ئەمانە بربەستن لە بەردەمی و هەروەها یەکێتی نیشتمانی کوردستانیش ڕەنگە بە ئاسایی نەچێتە ژێرباری ئەوەی بەشداری کا لە منتیقەی قەندیلە ڕەنگە کۆمەڵێک پرۆسەی سەربازی سنووردار و دیاریکرا و ئاسمانیە وەکو چۆن لە مەتینا و گارەوەن لە شوێن چنگی هەڵۆ ئەوانە ئەنجامدرا بەو شێوەیە بێ ئەنجام بدرێت. سپاس دەکەم کاکتۆر عوسمان سەبارەت بە ئۆپەراسیۆنی سەربازی پێدوایە دۆغان داوای ڕاستەو خۆی هەبێت لە پارتی ویکێتی بۆ بەشدار بوون و ئەمڕۆ کۆمنتیش چیرە سەر بڵێن لە مەراسیمی پێشوازی لە فڕۆکەخانەی هەولێر خوبات تاڵەبانیش بەشدار بوو جگە لە نێرسیوان بارزانی و مەسرۆ بارزانی. یەکەم شێت مامۆستا حەکیم حەزەکەم تێبینێکی زۆر خێرا بڵێم ئەوەلەن لە عورفی دیبلۆماسی من لە کەنەدا بینیومە کە سەرۆک وڵاتێ دێت بەڕاستی لە زۆر شوێن چەند سمبڵێکی ئەو وڵاتە وەکو پێشوازیکردن لە شەقامەکان یان لەسەر پەرلەمان دانرێت یعنی عەلەمی با بڵێن حتا لە 1994 و لە 2008 عەلەمی کوردستان لەسەر مەتاری با بڵێن ئیستانبوڵی دووەلی دانرا کە وەفدی کوردی چوو لەبەرەوە یعنی دانانی عەلەمی با بڵێن تورکیا لەسەر قەڵای هەولێر ئەوە معنای نییە شەرعیەت دانن بێنەوە ئەمە بەڕاستی بەڕەئی من ئەوانەی کەوا ئەمە زیاد ئەخوێنەوە و لە حەدی خۆی زیاتر ئەخوێنەوە بەڵام بەداخەوانە هەمان کەسن کە کەرکووک و لە سەتا تقریبەن 45 زیاتر لە بەشی کوردستان تەسلیم کرایە حەشدی شەعبی و ئێرانی کەس ئەو قسەی نەکرد بەڵام کە دێت عەلەمێکی وڵاتێک کە سەرۆکەکەی هاتووە بۆ وڵاتی ئێمە لەسەر قەڵای هەولێر دابنرێ قەڵای هەولێر بە هیچ جۆرێک نەمێژوەکەی نە هیچ ناڵێ ئەمە هین تورکمانە یان هین تورکە قەڵای هەولێر پێش هاتنی تورکە لەبەرەوە با ئەمە زیادەڕۆیی نەکەین لەسەری با ئێمە زۆر واقع بینین یعنی ئەمڕۆ ئەو قوارەی کە هەیە مامۆستا حەکیم من حەز ناکەم بینەران وا تەسەوورکەن ئەمە هین پارتیە یان هین یەکێتیە ئەم قوارەی کوردستانی قوارەی هەموو ملەتی کووردە اینجا لەبەرەوە کە
سەرۆکیی تورکیا دێ لەم کاتەدا کە لە بەغداوە زۆر تەقەلا هەیە لە واقعدا بۆ سنوورداران بۆ ئەو قەوارە حەزشەکەم ئەوش بڵێم سەر لەنوێ ئەگەر نەموتوە ئەیڵێمەوە حتا ئوردوغان یعنی بەغدا حەزی ناکرد بێت بۆ هەولێر وە پرۆتۆکۆلە هەرێمی کوردستان خۆی حاضر نەکرد بوو هەتا 2 ڕۆژ پێش ئێستا لەبەرەوەی بەغدا حەزی ناکرد کەوا ئوردوغان بێتە ئیرە و ئەوە شانی باسە تقریبا 20 ڕۆژ پێش ئێستا حکوومەتی عێراقی قرارێکی دەرکرد کە نوێنەرایەتەکانی هەرێمی کوردستان لە دەرەوەی وڵات داخە بڵێ ئەمە شتێکی نادەستوریە لە حقیقەتدا هەرێمی کوبێک لە کەنەدا کە لە 35 وڵات با بڵین کاری دیپلۆماسی هەیە لەبەرەوە بەڕاستی با ئەمە واقعوا بینجا بگەڕێنەوە مەسلەی بەڵێ ئەمەی کە تورکیا بیکات بالتأكيد یعنی ئامادە باشێکی زۆر کراوە ئۆپەراسیۆنێکی زۆر گەورە کرێت تورکیا ئەمەی باس کردووە لەگەڵ بەغدا لەگەڵ سەرکردایەتی هەرێم و لەگەڵ جمهوریەتی ئیسلامی و لەگەڵ ئەمریکا لێرەدا لەبەر ظروفێکی ئەو ظروفەی کە ئەو بارودۆخی هەیە بە سای شەڕی غەزەوە تورکیا موقفێکی توندی وەرنەگردووە لەبەرەوە یعنی چرای سەوزی بۆ داکراوەتەوە کە ئەو ئۆپەراسیۆنە بکە و ئەو ئۆپەراسیۆنە بالتأكيد داوا ئەکات یعنی ئوردوغان ئەم شەو و پێش ئەوەش داوا کراوە هەم لە حکوومەتی عێراقی هەرچەندە حکوومەتی عێراقی بە زمانی وەزیری بەرگریەوە ئەڵێ ئێمە بەشداری ناکەین بەڵام کە ئەمڕۆ حکوومەتی عێراقی لە کۆتا بەیانەکەی ئەمڕۆ کە ئەڵێ پەکەکە ڕێکخراوێکی قەدەغا کراوە معنای ئیتر چی کاری پەکەکە هەیە لە ناو چی لە بەغدا چی لە کەرکوک چی لە سنجار و چی لە هەرێمی کوردستان ئەمە قەدەغە کراوە ئەوە تا ڕادێک شەرعیەتی ئەداتە حکوومەتی عێراقی بەشدار بێت لەوەینە هەرچەندە ئەڵێن ئێمە بەڵام تورکیا پێویستی بە بەشداری حکوومەتی عێراق نییە تورکیا ئەو توانایی هەیە ئەو ئۆپراسیۆنەی خۆی کە بە شێوەیەکی کاتی چەند شوێنێک بگرێت اینجا ئەوە بە طبعا حکوومەتی هەرێم ئێمە ئەزمونمانەیە لە 1992 نەیانتوانی شەڕی پەکەکە بکەن و ناتوانش و ئەو شوێنە جوغرافیەن زۆر بەهێزە و ئەمە تورکیا کە ئەیەوێت ئەو شوێنە بگرێت ئەمە بەداخەوە ئەمە هەڵەیەکە ئەمە 40 ساڵە ئەیکەن پەشە لە بێت بەڵام ئۆپەراسیۆنێک لە ڕێگایە ئێمە ئەبێ ئامادە بکەین مامۆستا حەکیم ئەبێ من ئەم بۆنێ بەکاربێنم لە کەناڵی ئێوە باشترین شت بۆ پەکەکە لەم زوروفەت لەم بارودۆخەدا کە با بڵین عاسیفەیەک گەورە دێت بەرەو منتقەکە تورکیا لەبەر بارودۆخی ئیقلیمی دووەلی بۆ ئۆپەراسیۆناڵ بسێت و دەرەنجامەکەی چیە بێ ئەو 30 بۆ 40 کیلۆمەترەکە ئەگرێت و ئەوانە و پەکەکە زیاتر بەرەو خوارەوە بەرەو سلەیمانی بەرەو پێنجێن بەرەو ئەو شوێنانەی تر فەرزە کاتە پەکەکە بێتە خوارەوە اینجاوە کێشەی حکوومەتی هەرێم لەگەڵ پەکەکەیە زیاترەکات ئەمە جگەلەوەی ئەو شوێنانەی کە ئەیگرن ئەو وڵای حەزەکەم ئەو خاڵەتەوە ئەو شوێنانەی سوپای تورکی بە بەهانەی پەکەکەەوە ئەیگرێت بەڕاستی هیچ ئەگەریتیانە ئەمانە بکێشنەوە لە دوار ڕۆژە چونکە ئەو سنوورانەی سوپای تورکی ئەمڕۆ بیگرێت خۆی لە زۆکۆ تورکیا ئەمانە بە سنووری سروشتی خۆی دەزانن بەڵکو حکوومەتی تورکیا چی پارتی داد و گەشە پێدان چی هاوپەیمانەکەی مەهاپە هەموو کوردستان بە بەشێکی بە گوێرەی میساقی ملی 1920 چاویان لەم هەرێمەیە یعنی پەکەکە ئەوەلەن بە خوێندنەوەی من نە ئەو خەباتەی سوودی هەیە بەو شێوەی کەوا ئێستاهەتی یعنی بەڕاستی خەباتێکە بە ئینگلیزی بە کوردی خۆمانەڵێن ئەکسپایرە وەختی گۆری لە پارتیزانی و مارکسیەت و ئەمانە نەماوە ئەوە لە شەستەکان و حەفتەکان لە ئەفریقیا و ئاسیا بەرهەمی بوویستەوە بەرهەمی نابێت ئێستا باشترین شت پەکەکە ئەوەی مامجەلال خواعفیکە لە 1990ەکانی سەدەی ڕابردوو وتی با پەکەکە لەو کاتەدا
یەک لایەنە ئاگربەست ئەعلام بکە بە بۆچوونی من ئیستا وەختێتی پەکەکە ئاگربەست ئەعلام بکە و ئەو شوێنانەی کەوا ئیستا تورکیاوێ بگرێ بێتە دەست حکوومەتی هەرێمەوە نەک سوپای تورکی بگرێت سوپای تورکیا ئەیگرێت و ئەوە بەڕاستی هەم بۆ ناوچێ هەرێم زەرەرە هەم بۆ ملەتی کورد زەرەرە و هەم پەکەکەش هیچ دەستکەوتێکی نابێت بەنسبەتی درۆن تورکیا طبعا بە هیچ جۆرێک فەرموو بەڵێ سەبارەت بە بەشداریکردنی یەکێتیش بەڕبانی هەبوو پێ دوای فڕۆکەخانەی سلێمانی بکرێتەوە ئەوە یەکێتی هیچ بەشدارێکی لێ بێنەوە ئۆپەراسیۆنە بەڵام ئێستا دەنگ و باسێکی شەیە ئێستا لە قەندیل درۆن نەتوانێت بچێتە قەندیل لەبەرەوەی پەکەکە بڵێن شتێکی دەستکەوت بێ و درۆنانە بکەوێتە خوارەوە ئەم هەواڵانە شەیە یا ئەوەن بەشداربوونی قوبات وەکو حکوومەتی هەرێمە ئەمڕۆ لاین بەڵام لە ژێرەوە کەناڵ کراوەوە لە بین سلەیمانی و ئەنقەرام کەناڵێکی زۆر هەیە پەیوەندی دانوستوان هەیە و ئەگەرشی هەیە و دانوستانە بگاتە دەرەنجامێک چونکە هەم بۆ تورکیا و هەم بۆ یەکێتی زۆر گرنگە ئەو کەناڵە بکرێتەوە بە تایبەتی با بڵێن فڕۆکەخانەی سلەیمانی مامۆستا من ئەمەوێ ئەوە بڵێم یعنی ئێمە زۆر گرنگە واقعبین بین لە سێری پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ تورکیا لەم ڕۆژانەدا زۆر گرنگە زۆر لە هەموو بوارێکەوە گرنگە مەسلەی دەرۆنی تورکی کە لە چەند گوندێکەدا چەند سیڤیلێک ئەبێتە قوربانی ئەمەش تا ڕادێک طبعا من پاساوی بۆ نادۆزمەوە بە هیچ جۆرێک ئەو حەلە ئەمنیەی تورکیا کە ئیستا لەگەڵ پەکەکە ئەمە سیاسەتێکی ڕاست نییە و هیچ پرسی کورد حەل ناکە ئەبێ پرۆسەی ئاشتی لە تورکیا لەگەڵ دەم و لەگەڵ سەرکردایەتی کورد لە تورکیا لە باکوورە بەرەو ئەوە بڕوا و بالموناسەبە هەموو ئاماژەکان بەرەو ئەوە ڕوە ئەو پرۆسە ئاشتیە سەرەکەوێت بەڵام دەستی پێکاسەر لە نوێ بەڵام پەکەکەش یعنی خۆی چەکدارانی خۆی ئەباتە نێزک ئەو سبلانەوە ئێمە ئەمڕۆ 400 گوندمان فەوتاوە بۆ خەباتی ئەم باشترە پەکەکە ئەگەر ئەو ڕێگای خەباتی چەکداری بەڕاست دەزانێ بیباتە ناو باکوورەوە لە هەرێمە ئێمە زەرمەندین و سەر لە نوێ یعنی بەڕاستی زەرمەندی بەڵێ بە کورتی دوایەکە دەرفەتشە بدەمەوە خزمەتە بە سەبارەت بە هاتنی ئەردۆغان هیچ یارمەتێکی پارتی دەدە لەو بارودۆخی کە تێی کەوتووە بە تایبەت لە نەوتی هەرێم کە ئێستا هەم بڵین کێشەیە لەسەر خەرجی نەوت هیچ ئیتیفاقێک نەکراوە دەکەی دیارنی بۆ نادەکردنەوە وە سەبارەت بە هەڵبژاردننیش کە ئێستا پارتی تێبینی هەیە هیچ یارمەتێکی پارتیدا بە کورتی بە سوپاس دەکەم يعني طبعا مەسلەی نەوتی هەرێم کاک حەکیم لە واشنگتن باس کرا لە واشنگتن بە سوودانی وترا ئەبێ ئەو 500 بەرمیلەی نەوتی هەرێم بڕوا چونکە لە تورکیا لە ئەمریکا هەڵبژاردنە بێ نەوتی هەرێم بۆ سوقی بابڵێن بازاری جیهانی زۆر گرنگە کات چونکە لە ئەمریکا لە ئەوروپا وزە با بڵێن سعری بنزین و ئەمانە بۆ هاوڵاتی ئەمریکی زۆرە بێ ئەمما بەنسبەتی هەڵبژاردن و بەنسبەتی کۆتاکان من پێشبینیەکەم ئوردوغان لەگەڵ سوودانی باسی ئەوەی کردووە کە تورکمانەکان ئەبێ ڕۆڵێکی گەورەتریان بدرێت پێی ئەمە یەکەم جار نیە لە زۆر جار باس کراوە بەڵام کۆتا بگەڕێتەوە ئەوە ئەبێ بە قەراری محکەمەی فیدرالی بێت ناگەڕێتەوە و ئەگەر بگەڕێتشەوە ئەبێ محکەمەی فیدرالی قانونێکی پێڵێن قانونی وەلائی ئەبێ ئەوە بکە قەرارێ دەربکرێ بەڵام بەو شێوەیەش نابێ یەکێتی قبولی ناکە 11-0 پێش وەختە سوپاس دەکەم کاکتۆر سەلام سەوارەت بە هاتنی ئەردۆغان بە هەوڵی وە سەبارەت بۆش کاکتۆر دەڵێ ئێستا مثلەن خەباتی چەکداری تووشی ینی ئەوە بوو کە ناتوانێت ئامانجەکانی بە پێکێ ڕێگەی تر هەیە لەگەڵ لە بینی پەکەکە و تورکیا من سەرەتا سڵاو ڕێز و خۆشەویستیم و کاک دکتۆرە هەیە من یەک دوو تێبینیم هەیە لەسەر ئەو بیرروبۆچوونانەی تاوان ئێمە سەبارەت بە کە مەسەلەن لە کەنەداش عورفی دیبلۆماسی وایە کەنەدا دەوڵەتە کە کەنەدا سەرۆکی کەنەدا
سەرۆکوەزیرانی کەنەدا سەردانی تورکیاکە هەمان عرفی دیپلۆماسی بۆ ئەنجام بدرێت بەڵام پرسیارەکەەوە ئایا هەرێمی کوردستان لە مای ڕابردوو سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت کە سەردانی تورکیایان کردووە لە شەقامەکانە ئاڵای هەرێمی کوردستان و تورکیا بێ کۆڵ کراوە هیچ دامەزراوەیەکی و هیچ شوێنەوە ناوچێکی شوێنەواری تورکیا بە ئاڵای کوردستان هەتا تەنان بە ئاڵای عێراقیش ڕووپۆش کراوە بابەتەکە لەسەر ئەوەیە یعنی ئێمە قسەکە لەسەر ئەوەیە ئەنجا دوای ئەوەش ئێمە لە ماوەی ڕابردوو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی تورکیای کرد لەگەڵ ڕەجەب تایب ئەردوغان کۆ بۆ ئەسڵ ئاڵای هەرێمی کوردستانیش لەسەر مێزەکە و لە پشتیانیشەوە نەبوو ئێمە پێویستە من لەو ڕوانگەوە تێبینیم هەبوو خاڵێکی کە مەسلەی بەکارێنانی چەمکی کە عێراق ئەم بۆ یەکەم جارە چەمکی کە چەکدارانی پارتی کوردستان وەکو هێزی پارتێکی قەدەغە کراوە طبعاً ئەمە لە سیاسەیە بەڵام ئەوەی کە ئەمە ئەکاتە حکوومەت پابندەکە پێوێ لە پەرلەمانە بە پرۆژە یاسا ئەو پارتە قەدەغە بکرێ ئایا پرسیارەگەژەوەی پەرلەمانی عێراق بەو شکڵی کە هەژمونێکی هێزە شیعەکانی پێوە دیارە هەژمونی ئێرانی پێوە دیارە ئەمە قوبوڵەکە کە ئەم پارتە وەکو پارتێک بۆ پەیوەندی ئێران و پەکەکە چۆنە ینی ئێران سوود لە پەکەکە وەرەگرێ بۆ جێکردنەوەی زیاتر نفوزی خۆی بەهۆی ئەو ڕیشە عەلەوی لە ناو پەکەکە هەیە کە مەسەلەن شیعەن بەشێک لەوانە شیعی عەلەوین لە بڕیارسازی ناو پەکەکەیە ئێران دەمێکە سووریاش کە دەمێکە سووری لەو وەرگرتووە پەیوەندی هەبووە لەگەڵیا ئێرانیش بە هەمان شێوە کە ئەو لە خاڵی ناکۆکی پەیوەندی نێوە پەیوەندەکان نێوان ئێران و تورکیا بوو لە ماوەی ڕابردوو هەتا ئەو چالاکیانەی پەکەکە کە لە گارە و مەتینا لە ماوەی ڕابردوو دوو چالاکی سەربازیان چەکداریان ئەنجامدا کە 20 چەکداری تورکیایان کوشت تورکیا غیر مباشر ئێرانی بۆ تۆمەتبار کرد یعنی پێی وابوو کە ئێران داعمی چەکدارانی ئەو پارتەیەکە بۆی ئەو چالاکیان ئەنجامداوە سەبارەت بە ئەو جۆرە ستایلە ئێمە ئەزانین ئێستا دەیان بازاڕی ڕەشی قاچاقی جیهانی هەیە بۆ چەکە بەشێک لە وڵاتە ئەوروپیانەی دژی تورکیان دژی سیاسەتی ئەردۆغان دژی ئەم پارتەن لە ژێرەوە داعمی ئەم جۆرە پارتانە و لە ڕێگەی قاچاق و قاچاقچی و فرۆشتن و هینەوە هەتا مەسەلەن لەم ڕۆژانە باز لەوە کرا کە پەکەکە چەکی دژە درۆنی دەستکەوتووە کە هەندێک بڵاوکرایەوە بۆیە پەکەکەش لە ماوەی ڕابردوو یعنی جگە لەو جەنگە پارتیزانیانەی کە مواجهەی دابەزینی قواتی تورکی و پرۆسەکانی کردووە زۆر کەم مەسەلەن چۆتە ناو کۆمەڵێک شەڕی بەرەی و یا هەندێک شوێنەوە بۆیە ڕەنگە ئەوانیش مەسەلەن خوێندنی خۆیانە بێ سەبارەت بۆ بابەتە بۆیە ڕێز بە دووریزانی هێرشی بڵێن زەمینی بکرێتە سەر قەندیل و ئاسۆس لەم ناوچێ لە بادینانی ژێستا بازەکە سڵاسی خاکی بڵێندەوە تورکیا کۆنتترۆلی کردووە داگیری کردووە ئەوە کەوتۆتە سەرەوەی تا چەند عێراق پابەندی ئەو ڕێکەوتن نامەیە ئەبێ و هەتا تورکیا ئەگەر تێبینی بکەن لە ڕێکەوتنامە ئاویەکەیە چەمکی بەکارێنانی بە ویژدانانە ئەلیستیخدام المنصف مەسەلەی هاوسێباشی مەسەلەی یەکسانی بەکارێناوە کە هەموو ئەوانە لە سیاسەتی ئاوی تورکی لە ماوەی ڕابردوو لەگەڵ سووریا و لەگەڵ عێراقا هەمووی خەتی ڕەجعی بووە کە چەمکی پشکاریتیان نیە مەسەلەن لێرە کە لەم ڕێکەوتنە بڵێ عێراق و تورکیا ڕێکەون لەسەرەوەی پشتی ئاوی دیجلە و فرات عێراق پشتی هەیە لە ئاوی دیجلە و فراتە تورکیا قبولی نەکردو لە ماوەی ڕابردوو پابندی هیچ جۆرە ڕێکەوتنامێکی نێودەوڵەتی مزەکەرین تۆگرتوەکانیش دەبۆ سەبارەت بەمە لەبەرەوەی هەر دووڕباری دیجلە و فرات بە دووڕباری نیشتیمانی ئەبینێ بۆیە ئەگەری ئەنجامدانی پرۆسی سەربازی بەو قەبارە گەورەی کە ئەردۆغان و تورکیا بانگەشەی بۆکەن ئەکەوێتە سەر بەشداری حکوومەتی عێراق بە تایبەتی حەشتی شعبی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی ئایا بەو شێوەیە دەرفەتی ئەوەی هەبێت جێبەجێ بکە یان ئەو فڕۆکەخانەی سلێمانی پێویستە بکرێتەوە بێگومان تۆزێک ڕەنگە قورس بێت لەم تەوقیتە ڕەنگە و کاکتۆری ژامەژەوێدا دانوستان و گفتوگۆ بێ بەڵام تورکیا فڕۆکەخانەی سەربازی وەک چەند جار تەسریحاتی ئەردۆغان و فڕۆکەخانەی سلێمانی ئەردۆغان و هاکان فیدان کە ڕاستەوخۆ پێویستیەکەن بە مەسەلە ئەمنیەکان و قەدەغەکردنی چەکدارانی پارتی کرێکارانی مثال لە سنووری پارێزگای سلێمانی سوپاس دەکەم کاکتۆر ئەگەر شتێکت مابێ پێ دوایە لەمە دووە ئاوی زیاتر بەردەدەنەوە بۆ عێراق ئەگەر شتێکش ماوێ بە کورتی سوکا کاتم تەواو بۆ سوپاس دەکەم بەڵێ وەڵاهی بەڵێ ئاوەکە ئاوێکی زیاد دەکرێتەوە بۆ عێراق چونکە تورکیا لەلایەنی ئاوە کێشەی نییە بەڵێ ئەوە ڕوئەدا بەڵام منش هاوبیرم لەگەڵ سەلام ئەوەی کە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە تا ڕادەیەکی زۆر پەیوەستە بە مووقفی ئێرانەوە ئەوە حەشتی شعبیەوە یعنی ئێران حەز ناکە لە عێراقا ئەو ڕێگای گەشە پێدان کە پرۆژێکی زۆر گەورەیە معنای تورکیا زیاتر ئەزمموی باڵێ هەژمونی ئابووری لە عێراقا زیاتر ئەبێ بەس کە ئەم تاکو ئیستا ئێران وسکتە لەسەر ئەوە دیارە لە پشت پەردا یعنی جۆرە تێگەشتنێک هەیە لە نێوان تورکەکان و
ئێرانیەکان و بە تایبەتی زۆرش مەترسیدارە ئەوەی منە ترسم خاصەتەن ئەو ئۆپەراسیۆنە کە ئەکرێت بەڵێنێک دراوە لەلایەنی تورکیاوە کە سوپای عێراقی لەو شوێنانەی کە پەکەکە دەرەکرێت سوپای عێراقی دابنێت. سوپای عێراقی یعنی حەشدی شعبی، یعنی معنای هەرێمی کوردستان لە پێش لەم لاوە لە کەرکووگە و لە پێشەوە حەشت و لە پشتشەوە حەشت بۆ دوا ڕۆژە هەرێم لە دوا ڕۆژە هەرێمەکەوێتە مەترسیەوە و ئەگەر شەیە ئەمە ئاخر خاڵڵم ئەڵێن تورکیا ئەگەری هەیە سازشی کردبێ لە سووریا بۆ ئێران و ڕژێمی ئەسد تاکو ئەم ئۆپەراسیۆنە لە باکووری عێراقا یان لە هەرێمە ڕوو بدە. بەڵێ سوپاسان دەکەین بەرەزان دکتۆر عوسمان عەلی هەروە دکتۆر سەلام عەبدولکەریم کە لەم بەرنامەیە لەگەڵ مامون. سوپاس بەوەی بیرێنانی بەڕێز، سوپاس باوکاران، خواتان لەگەڵ.